تکایە با لەم قۆناغەیە ئێمە محکەمەی جینایی لە های پشتگوێ بخەین. پێویستمان بەو نییە، چون ئێمە ئەو مێکانیزمەمان بەردەست نییە کە بتوانین چینە بەردەمەوە محکەمە، بەڵام شتێکی ترمان بەردەستە کە ئەتوانێت زۆر قازانجی زۆرتر بێت. وەکو ئێوە فەرمووتان ICJ یان محکەمەی عەدلی دەولی یان دادگای دادی نێودەوڵەتی. ساڵی 2020 گامبیا سکاڵایەک بەرامبەر بە میانمار تۆمارەکە لە دادگای دادی نێودەوڵەتی. ئەڵێ میانمار خەڵکەکەی خۆی جینۆساید کردووە. ئەی بە پێی هەموو پێوەرێکی یاسایی کلاسیکە ماڵی بەرپرسیارەتی کەی دروستە بێ، کاتێک کردارێکی ناڕەوای نێودەوڵەتی ڕووبدا، ئەم کردارە زەرەرێکی لێ بکەوێتەوە و ئەم کردارەش وەکو من زیان وەکو دەوڵەتێک زیان لێکەوتوو بم سکاڵای لەسەر بکەم، یعنی هەم قابلیەتی ئەنتیسابی تیابێ، هەم زەرەرێکی ناڕەوای تیابێ، هەم کردارێکی ناڕەوای تیابێ. ئەی خۆ هیچ زەرەرێک بەر میانمار نەکەوتووە. چی بوو میانمار ئەڵێ بەر گامبیا ئەڵێ بۆچی میانمار پەیماننامەی ژینۆسایدی پێشێل کردووە؟ ئەڵێ پەیماننامەی ژینۆساید، قەدەغەبوونی ژینۆساید تاوانێکی قورسی نێودەوڵەتیە، پێشێلکاری قاعدەی ئامێرە یا ڕێسای فەرمانکاری نێودەوڵەتی و هەر لایەنێک پێشێڵێکە هەموو کۆمەڵگای نێودەوڵەتی زیانە بینێ. ئەمە دەرفەتێکە لە بەردەم کووردا سکاڵا لەسەر عێراق، لەسەر تورکیا، لەسەر سووریا، لەسەر ئەو بنەمایە کە ئەم پەیماننامەیان لە وڵاتەکانی خۆیان ناو دەرحەق بە کورد لە پارچەکانی تریشا پێشێلیان کردووە لێپرسینەوە بکرێ. بەڵام کێشەیەک لێرە هەیە، کێ ئەبێ ئەم دۆزە یا ئەم داوایە بجوڵێنێ؟ ئەبێ دەوڵەتێک بێت ئەم داوایە بجوڵێنێ. ساڵی 2024 ئەبینین ئەفریقای باشوور بەرامبەر بە ئیسرائیل ئەم داوایە تۆمارەکە. ئەڵێ ئیسرائیل لە غەزەیە ژینۆسایدی کردووە، پەیماننامە ژینۆسایدی پێشێل کردووە. بە دوای ئەوەیە نیکاراگۆای دێ سکاڵایەکی تر دۆمارەکە کە من وازانم سنووری هەموو ئەو ڕوانینە کلاسیکانە تێپەڕێنێ. ئەڵێ سکاڵام هەیە لەسەر ئەڵمانیا ئیسرائیل لە غەزەیە خەریکە ژینۆسایدەکە. ئەی ئەڵمانیا چ پەیوەندی بە غەزە و ئیسرائیلەوە هەیە؟ ئەڵێ ئەڵمانیا لە ڕێگای پشتگیریکردنی ئیسرائیلەوە، پشتگیری سیاسی، سەربازی، استخباراتی خەریکە هاوکاریەکە کە ئیسرائیل بتوانێت پەیماننامەی ژینۆساید لە غەزەیە پێشێلکە. من و ئیسرائیل ئەندامی پەیماننامەی ژینۆسایدین، ئەڵمانیاش ئەندامی پەیماننامەی ژینۆسایدە. بۆیە ئەم پەیماننامەیە پێشێل کراوە لەسەر بنەمای پرەنسیپێکی قانونی کە پێڵێن ئەرگا ئۆمنس پارتس بە مستەڵەح لاتینەکەی، یعنی پابندبوون یا تعهدێکی عاموشمول گشتگیر لە بەرامبەر کۆمەلگای نێودەوڵەتی، کۆمەلگای مرۆڤایەتی. بۆیە من وازانم ئەو هەموو لۆبیە کە کورد کردوێتی، ئەو هەموو پارەدارکردنە کە لە دەرەوە کردوێتی بۆ ئەوەی کە لۆبی بکە قۆناغێکی دیپلۆماسی ببڕێ، ئەگەر بخرێتە خزمەتی ئەمەیەوە، ئەم هەموو ڕێپێوانانە کە ئێستا کرا کە من وازانم هیچی کاریگەری کەمتر نەبووە لەو لۆبیانەی کە پێشتر کراوە بە ملیۆنەها دۆلار لەسەری